بنای خوای بخشندو میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستانمان لە پۆدکاستی ئەم جارەدا لەگەڵ کەسایەتێکی کاریگەر و مامۆسای زانکۆ بەڕێز دکتۆر ئیسماعیل بەرزنجین باز لە کۆمەڵێک وێزگی ژیان و قۆناغی منداڵی و خوێندن و گەشتکردن بۆ دەرەوەی وڵات و کۆمەڵێک وێزگای زۆر گرنگ باز دەکەین لەگەڵشیدا کەمێک باز لە جیاوازی ژیان و گوزەرانی ئێستا و جاران دەکەین لەگەڵمان نابن و بینەری پۆدکاستی ئەم جارەمان بن کاک دکتۆر زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ جەنابەت سڵاو لە بینەرانیش یخوا بەخێر بێ سەر چاومان. ئەگەر لە قۆناغی مناڵی دەست پێ بکەین جەنابتان لەکوێ لەدایک بوون قۆناغی مناڵتان لەکوێ بوو کاک دکتۆر؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان من لە ساڵی 1970 لەدایک بووم لە گوندێک لە بناری کۆسرەت بەری مەرگە کە گوندی نۆڵەچکەی پێڵێن و ئێمە بنەچەمان نەگەڕێتەوە بۆ سەیدەکانی بەرزنجە کاتی خۆی باپیرانمان لێوە هاتوون لە گوندی لۆتەر نیشتەجێ بوون و لەوێ لەدایک بووم بەڵام بێگومان ساڵانی هەشتاکان بە تایبەتی لە 1984 بەدواوە ئەزانرێکەوە ڕژێمی بەعز گوندەکانی ڕاگواست و ئێمە لەو ساڵانە هەشتاکان هەتاک و ڕاپەڕین چەند شوێنێکی جیاوازمان کردووە. خوێندنم ساڵیوە هەبووە هەردوو ساڵ و ساڵێک لە شوێنێک بووە. سەردەمی مناڵی ئێمە بەڕاستی سەردەمێکی تۆزێ ناخۆش و ناڕەحەت بوو. شەڕی عێراق و ئێران هەبوو لەگەڵ یا شۆڕشی سەر لە نوێ شۆڕشی کورد دەستی پێکرد بۆ دژی حکوومەتی بەعز بۆیە ناڕەحەتی و ترس و یعنی بەو مناڵی ئێمە شەیوا هەبوو نەئەخەوتین ئەبووە بڕۆشتی نایەتە دەرەوە لە ماڵەکان بچینە شاخەکان و هەندێک ئەشکەوت و دوو ترس لەسەر کورد هەبوو لەو کاتەیە یەکێکیان ئەو شەڕە کە لە نێوان عێراق و ئێرانە هەبوو یەکێکی تریان ئەوە بوو کە کورد خۆی شۆڕشی چەکداری دەست پێ کردبووە دژی حکوومەتی بەعز لەبەرەوە زۆر ناخۆش بوو کارەساتی زۆرمان بینی و ئێمە لەو کاتەیە هەتاک و دوایش ڕاپەڕین کرا و دڵمان خۆش بوو بۆی کەەوە کورد ڕزگاری بووە لەو ناخۆشیە سەر لە نوێ جارێک ترکەوتینە ناو شەڕی ناوخۆ و هەردوو پارتی ئێستای دەسەڵاتدار هەردوو زۆنیان جیا کردەوە و شەڕی ناوخۆیان براکوژیان دەست پێ کرد جارێکی ترکەوتینەوە ناو ناخۆشی و ناڕەحەتی ئەوە سەردەمی گەنجێتی من بوو مەسەلەن کە ئەمە لە هەولێر ئەو کاتە خوێندکاری زانکۆ بووین ناڕەحەتی زۆرمان ئەچەشت کە ڕۆسی خوێندن چۆن بوو کاتە لە زانکۆ لە زانکۆ ئەو کاتار بە زانکۆی سلێمانی و سەلاحەدین و دۆهۆک هەبوو. من لە کۆلێجی ئاداب بەشی زمانی عەرەبی وەرگیرام لە هەولێر ساڵی 96 گەرمەی شەڕی ناوخۆ بوو ئێمە بەڵێ ینی جاری وا هەبوو لێرە بۆ هەولێر کە ئەڕۆشتینەوە 7 سەعات و نیو لە سەیارەیە بووین. لەبەرەوەی بەڵێ 14 سەیتەرە لە نێوان هەردوو زۆنەکەیە هەبوو هەریەکەیان بەچای دوژمن سەیریە کردی هەرچی دار و بەردمان هەبوو لەسەرەوە تا خوارەوە بەجانتا و بە هەرچی شتێکە بۆیان پشکنین جاریوە هەبوو ینی ناچار ئەبووین لێرەوە بچین بۆ کەرکووک دوای بچینەوە بۆ هەولێر یان بە عەکسەوە کە ئەو کاتە حکوومەتی بەعز لە کەرکووک بوو دژی کورد بوو کە ترسێکی زۆریشمان هەبوو ئێمە ئەوانە بووین کە لە هەرێمی کوردستانە نە عەسکەریمان کردبوو و نە هیچ بەڵگەنامەیەکمان هەبوو بەڵام لەگەڵ ئەوەشا جاریوە هەبوو ئەوەمان پێ باشتر بوو کە هاتوچۆی پێ بکەین تا ئەوەی لە نێوان سەیتەرەکانی یەکێتی و پارتیای گیر بخۆین. ئەوە تر بەڕاستی حاڵەتێکی زۆر ناخۆش بوو. دکتۆر هیچ ئەگەر شوبهەیەکی شتێکی حیزبی تام بۆ دروست بووایە لەو کاتەیەوە قوتابی بوون ینی کێشەتان بۆ دروستە بوو یان گومانێکیان لێ دروستە بوو؟ هەر بێگومان هەر بەبێ هیچ شتێک گومانمان لەسەر بوو بە حکمی ئەوەی کە ئێمە لە هەردوو زۆنی باڵە لە هەردوو زۆن لەبەرەوەی لە بینی سلێمانی هەولێرە هاتوچۆمان نەکرد خەڵکێکی زۆر کەم هاتوچۆی ئەکرد ئەوەی کە حیزبی بوو لەم لە هەر نەی ئەتوانی بڕوا ئەوەی کە لەو لا حیزبی بوو نەی ئەتوانی بێ
هەندێک لە ئەندامانی حیزبە ئیسلامیەکانیان توانی هاتوچۆ بکەن و زایدەن ئەو تەلەبە و خوێندکارانی کە یان خوێن لەبەرەوە خەڵکیشی تر زۆر نەی ئەتوانی بێ و بچێت. ئەنجا ئێمە یعنی بە هەموو جۆرێک متتەهم بووین کە ڕۆشتین لێرەوە ئەیان دەمانە خەڵکی سلێمانین زۆر بە خراپی مامەڵیان لەگەڵا کردین لەو سەرەوە کە هاتینەوە گومانی ئەوە هەبوو کە خەڵکێکە بێ کە سوکاری پارتی بێ و لەوێ بێ و تەنانەت کاغەزی دەستنووس جاریوە هەبوو خەڵک ینی هاتوچۆی ئەکرد ئەیهێنا ئەی بر لە بینی کە سوکارە کەسێک لێ پێشمەرگە بوو یان لێرە بوو جاریوە هەبوو پیرێژنێک پیرە پیاوێک گیان جارێکی وتیان لە جانتای تەلەڤەیەکیشە کاغەزیشیان دۆزیوەتەوە کە پێشمەرگەیەک لێرەوە نازانمیان لەوێەوە نردوێتی بۆ کە سوکارەکەی کەسانە بێستر و شوێنەکرا هەر ینی بەڕاستی لەسەر شتی ئاوا بەسیت بەسەرما و بە گەرما و ینی بە ناڕەحەتی و بەبێ هیچ حسابکردنێک ئێمە زۆر ناڕەحەت بووین بەڕاستی هاتوچۆکردن لەو کاتەیە وە سەر ڕای بارگرانی کە ئابلوقەیەکی ئابووری لەسەر عێراق بوو و لەسەر هەرێمی کوردستانیش ینی هەرێمی کوردستان دوانی لەسەر بوو یەکێکیان نێودەوڵەتیەکە ئەوەی تریشانی حکومەتی عێراقی بوو کە هاتوچۆمان ئەکرد بەڕاستی حاڵێکی زۆر ناخۆش بوو ینی ئەگەر بمانەوێت چیرۆکەکانی ئەو سەردەمە بگێڕینەوە بەڕاستی بە چەندین ڕۆمان تەواو نابێ. کاک زۆر شتێکی جوان ینی لەوێ بەدیەکە بیرم لێ کردەوە جەنابتان بۆ هەموو ناڕەحەتی و ناخۆشیە تێپەڕ بوون تا گەشتونەتە پلەی دکتۆراشتان خوێندووە زۆرێک ئێستا گەنجی ئێستا ناومێدە بێت لە خوێندن بێتاقەتە بێت لە کاتێکە الحەمدولیلا زۆر باش یانی هەموو شتێکمان بۆ فراهم کراوە بەڵام کە بیرەکاتەوە بێکارە بێ بیرەکاتەوە کە دوایی ناتوانێت بەهۆی ئەو بڕوانامەیەوە ئیشێکی دەستکەوێت ینی ناومێ دەبووی کە بخوێنێ جەنابتان ئەو هەموو کۆسپ و ڕێگریانەی لە ئەزمموی ژانی خوێندنتاندا هەبووە نەبووەتە ڕێگلەوەی کە بگەن بەوەی کە ئۆپەڕی خوێندنی باڵا بخوێنن بێگومان ینی بەراوردکردنی ئێستا لەگەڵ ئەو کاتەیە بە هیچ جۆرێک بەراورد ناکرێت من زۆر جار بۆ خوێندکارەکانیشم لە زانکۆ باسی یەکەم ئەڵێم ڕاستە لە ئێستەیە ئەڵێن ژیان و گوزەران ناخۆشە ناڕەحەتە بەڵام ڕوبعی ئەو ناڕەحەتیانە نییە کە ئێمە بینیومانە ئێمە لەگەڵ ئێمەشا زۆر کەس هەبوو خوێندکار بوو لە کۆلێجی بەرزی وەرگیرا بوو لە هەندەسە مەسەلەن وەرگیرا بوو وازی هێنا لە خوێندن لە قانون وەرگیرا بوو بەڵام ئێمە درێژەمان پێدا لەگەڵ ئەوەیە کە نەمان ئەزانی مەسیرمان چییە دوای دەرچوون ئێستا خوێندکارە لێ خوێنم کە دەرچوم نازانم دا ئەمەزرێم تەعینە بم چی ئێمە هەم نەمان ئەزانی تەعین ئەبین هەم نەمان ئەزانی چی ئەەکەین و بارگرانیەکی زۆری لەسەر شانی خەڵک بۆ کاتە بەڕاستی یعنی گرانی بوو ینی خوێندنی ئێمە چۆن بوو لە بەشی ناوخۆی کە ئەماینەوە تەبعاً ئەو کاتە حکوومەت زانکۆ بەشی ناوخۆی نەبوو ئەبوایە خۆمان لەسەر گیرفانی خۆمان یاخود هەندێک جار حیزبە ئیسلامیەکان بزوتنەوەی ڕاپەڕین و یەکگرت و خانوویان ئەگرت بۆ خوێندکاران بەشێک لە کرێکەیان لەسەر شانی خوێندکار سووک ئەکرد ئەفچوین ئەماینەوە لەو خانوانەیە لێرەوە ئەبوایە لەگەڵ خۆمانە لە سلێمانی هەرچی خواردن هەیە لەگەڵ خۆمانە بیبین ینی نیوەماڵێکمان پێ بوو هەموو جارێ تەنانەت ینی شتێکەیە کە لەوانەیە خوێندکاری ئێستا نەیزانێ ئێمە نانمان لێرەوە ئەبرد لە سلێمانیەوە نانی نوردوی پێڵە ناونانی کە 4 قەت یاخود 8 قەت ئەکرێ یعنی نەمانەتوانی نانی تیری بە و شێوە خڕێی کە دروست ئەکرێ لەگەڵ خۆمان نابیبین ناچار دایکمان کە نانەکەی ئەکرد هەر بە گەرمی ئەینوشتاندەوە 4 قەت و 8 قەت ئەکرا وەکو سێگۆشەی لێ ئەکرا و ئەمان کردە ناو گوێنیەوە و هەموو تەلەبەیەکە ڕۆیشتەوە لێرەوە بۆ هەولێر گوێنیەکی پێ بوو لەگەڵ خۆیان کە بەس نان بوو جگەلەوەی کە ڕۆن و تر ساوەر و برنجەوە تۆزە کەمیش بۆ ڕاستی ئەو کاتە ئەوانەمان هەموو لەگەڵ خۆمانە ئەبرد لەوێش ئەچوین بەو حاڵەش بە سەیتەرەکانە تێ ئەپەڕین لەوێش ئیتر زۆر بە خراپی ئیدارەی نان خواردنیش ئەکرا بەڕاستی هەروەکو نمونەیەک ئەیهێنمەوە ئێمە جەدۆلی خواردنمان هەڵاواسی بە پشتی دەرگاکانە کە ڕۆژی شەممەچی بخۆین و یەکشەممەچی بخۆین لە هەموو کۆی هەفتەکەیە 2 جار برنجوش لەماندانە یعنی برنجوش لە زیاتی گۆشت کە بڵێم لەوانەیە لە زیاتی گۆشتیش ئێستا خەڵک چۆن ئەیخوا بەو شێوەیە ئەمە خوێندنمان خوێن بە کەلۆریسمان تەواو کرد دواییش ینی بە هەموو جۆرێک دەرگای خوێندنی باڵا بە ڕووی خەڵکانی ئیسلامیا داخرا بوو لە کوردستانە چۆن بۆچی
بۆ کەسانی لەبەرەوەی ئەوانەی کە پارتی بوون لە هەولێر و لە دهۆک لە ئەنگری خۆیان بوون ئەیانتوانی لە زانکۆکانی ئاوێ درێژە بە خوێندن بدەن ئەوانەی کە لێرە یەکێتی بوون بە هەمان شێوە ئەوەی کەما بوو لەو بینەیە ئیسلامیەکان بوون کە لە هەردوو زۆنەکە نیان ئەتوانی دادی ژەکرا لە نمرەکان ئەوەی کە نمری بەرزیویان نزم هەبێ بێگومان ئێمە چەندین کەسمان هەبووە کە یەکەم ئەبوو دووەم ئەبوو زۆربەی زۆری ئەوائل بوون خوێندکاری ئیسلامیەکان زۆر لەبەرەوەی جددی بوون بە حەماس بوون دەرەجەی باشیان ئەهێناوە بەردەوامی بەڵام وەرنە ئەگیرانەوە لە خوێندنی باڵا هەرچەند چوارچێوەی خوێندنی باڵا تۆزێت تەسکیش بوو ئەو کاتە کەمتر خوێندکار وەرئەگیرا بەڵام بە هەموو شێوەیە گەمە ناومێت بووین لەبەرەوە خەڵکێک ڕووی ئەکردە سوودان بۆ خوێندن خەڵکێک ڕووی ئەکردە دەرەوە من خۆم چوم لە مووسڵ ئیمتیحانی ماستەرم کرد جارێکیان چوم بۆ بەغا فەرمانێکە بوو کە ئەوانەی کە لە ناوچەی حکمی زاتین کە ئەو کاتە ڕژێمی بە عەزوای پێوتین ئەتوانن بێنەوە لێرە درێژە بە خوێندنی باڵا بن بەڵام بە شەرتێک یان ئیمتیحانێکی گشتگیر بکەن لە هەموو مادەکانە یانەوەتە ساڵی چوارەم بخوێننەوە ئەو دەرەجەیە بۆیان حسابە من تەنانەت چوم بۆ بەغا ویستم بەو فەرمانە بخوێنم بۆ خوێندنی باڵا ماستەر بەڵام نەگونجا ئیتر دواتر لە ساڵی من لە زانکۆی سلێمانی خوێندم دوایی چونکە دوای 2023 کە حکومەتی بە عەز ڕووخا جۆرێک لە کرانەوەی کوردستان بەسەر هەموو عێراق و ئەو جەم سەرگیریە زۆر توندەش لە نێوان حیزبەکانە نەما دواتر من سوپاسی زانکۆی سلێمانی یەکەم تەبعاً لێرەوە چی وەکو خوێندکاری خوێندنی باڵا چی وەکو مامۆستا من لە ناو زانکۆیە دوای وەرگیرانم هەستم بە هیچ جۆرە جیاکاریەک نەکردووە جایتر لەوانەیە خۆشم مەسەلەن گونجاو ببم لەوانەشە ئەو ژینگەی کە ئەو کاتە هاتۆتە پێش ژینگەیەکی جیاوازتر بوو ئەژینا ساڵانی پێشووتر یعنی ئێمە مەبەستم لەوەیە کە لە بەکەلۆریۆس خوێندمان و دەرچوین هیچ ئاسۆیەک لەبەر چاومانە ڕوون نەبوو بەڵام درێژشماندا بە خوێندن ئەمانزانی کە ڕۆژێک دێ ئەو شەهادە و بڕوانامەیە بەکارێت و خەڵکێکیش کە خۆی جددی بێ و هەوڵ بە حتمما ئەگاوە ئامانجێک ئەیتر دوای ئەوە بوو کە لە زانکۆی سلێمانی ماستەر و دکتۆرام خوێند و هەر لە ناو زانکۆشا بوومەوە بە مامۆستا و تا ئێستش بەردەوام ئەستە خۆش بکات دکتۆر پێم وا بێت یەکێک لەو حەز و خولیانی جەنابێت لە ژیانی خۆتا ئەوەیە کە پێت خۆشە گەشت بکەی شارەزای وڵاتانی دیکەبی کولتوری وڵاتانی دیکەبی ئەو گەشتانی کە ئەنجامت داوە پێما بە زۆرێ لە وڵاتان گەڕاوی چ ئەزمونێک وەرگرتووە حتمەن دێنە سەر جیاوازیەکانیش لەگەڵ وڵاتی خۆماندا بەڵێ بەڕاستی ڕاستە من زۆر حەزم لە گەڕانە حەزم لە تێکەڵیە حەزم لە زانینی زمانە هەر نازانێتتر پسپۆڕێکەکەم وای لێ کردومیان خۆم هەروە بووم حەزەکەم گوێ لە زمانی جیاواز بگرم فێر ببم تەنانەت من ڕاستە پسپۆڕیم زمانی عەرەبیە بە هەموو جۆرێک من لە عەرەبیە ترەوە شارەزام بەڵام لەگەڵ یا ئینگلیزی ئەزانم تا ڕادەیەک خۆم فێری فارسی و تورکی کردووە هەر بە سەفەر و بە هاتوچۆ ینی بە خوێندنی تیان نەبووە من زۆر شوێن گەڕاوم هەر لە سینەوە بیگرە تا هیندستان هەتا وڵاتانی عەرەبی دەوروبەر مەسەلەن ئەردەنە سعودیە قەتەرە ئیماراتە و ئێران لە ڕۆژهەڵات و تورکیا ئێران و تورکیا زۆر چوون بۆی ئەوروپا تقریبا 6 وڵاتی گەڕاوم هەر لە فنلەندا و سوید و نەرویج و هەتایەتەوە ئەڵمانیا و بەلجیکا و فەڕەنسا و تا ئیسپانیاش بەرەو خوار حەز و خولیای سەفەرکردنم هەیە و تێکەڵبوونی کولتوری من تەنانەت لەو لە هەر وڵاتێکا کە ئەچم حەز ناکەم بە تەکسی هاتوچۆ بکەم چونکە ئەوە زۆرێک لە خصوصیەتەوە لە شوێنێکەوە چی بۆ شوێنێک حەزەکەم بە ئامرازەکانی گەیاندنی گشتی هاتوچۆ بکەم زانم خەڵکی ئەو وڵاتە چۆن هەڵسوکەوت دەکەن چۆن ئەگەڕێن چی ئەکەن ئەمە وای لێ کردووە کە من جیاوازیە کولتوریەکان ببینم مشتەرەکی ئینسانی هەم تۆ ئەتوانی هەستی پێ بکەی و هەم جیاوازیە کولتوریەکانیش تۆ جاری واشتی زۆر غەریب ئەبینی کە ئەچی بۆ هەندێک وڵات بۆ نمونە من لە هیندستان ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام دووشت بوو بەڕاستی یەکێکیان ئەوە بوو خەڵکم ئەبینی بتیە پەرست ینی شتێکی غەریبە تۆ ئێمە هەر لە مێژووە خوێندومانەتەوە پێش ئیسلام خەڵک بتی پەرستۆ لە دار و لە بەرد و لە فڵان دروستی کرد بە چای خۆت بینیت بە چای خۆم بینیم یعنی شتێکی زۆر غەریب بوتەی ڕائەمام جاری وا بوو ئەوەستام کابرا بەردێک هایکەلێکی هەیە و جوان ئەیسڕیەوە بە پەڕۆیەک و ئەچوون بۆ هەندێک شوێن بنەدارم ئەبینیە و نیە دارجاری وا هەیە وشک ئەبێ دایان تاشی بوو کردبوویان بە جۆرێک لە بت لە بەردەمی
هەندێک شوێنە خەڵک ئەچوو ئاوا ستایشی ئەکردو تەنانەت دکتۆر تەوانێ بۆ نەخۆشی چوین بەڵام من مەبەستم لەوەیە کە ئەچم ینی چاو ئەگەڕم بۆ ئەندێشت ئەو کاتانی کە لە خەستەخانە و لای دکتۆرنە ئەبووین ئەچوم ئەگەڕام خۆم هەر لە خۆمەوە سواری پاسێک بووم جارێکیان لە هیندستان هەر بینیم زانکۆیەک نووسراوە زانکۆی میلی ئیسلامی لە ناو نیو دەلهیە کە پایتەختی هیندستانە بەلامەوە سیر بوو ینی چۆن لە هیندستانە زانکۆیەکی ئیسلامی هەبێ حکومیش بێ وڵایتر سواری سیارەیەک بووم و وتم با بچم بزانم بە هەر بە گۆگڵ ماپ زانکۆکەم دۆزیەوە بینیم کۆلێجی زمانیان هەیە لە ناوی بەشی زمانی عەرەبیان هەبوو وڵایتر چوم بۆ لای سەرۆک بەشەکەەوە بینیم کەسێک کە پرۆفیسۆرێکی هیندیە خۆی لە ئەسڵا بەڵام عەرەبیەکی جوان قساکە لەگەڵ یادانیشتم هەندێک قسە و باسمان کردوتی لە کوێ وتم لە سلێمانیەوە وتی من سلێمانی زۆر شارەزا چۆن شارەز هاتبوو شارەزایەکەی تر منیش پێم سیر بوو لێم پرسی وتی بەڵێ لەگەڵ ئەو کۆمپانیا هیندی کە بەنداوی دوکانی دروست کردو کاتی خۆی لە پەنجاکانە بۆ وابزانم وتی هاتووم زۆر ماومەتەوە لەوێ و لە سلێمانیا شارەزان بوو ئەوە مەبەستم لەو شتانەیە کە تۆ جاری وا هەیە حەزێکت هەیە ئەتوانی لە پاڵ شتێکی ترا تەحقیقیکەی جاوە یەکەم بوو کە سەرنجی ڕاکێشام دووەم شت کە لە هیندستان سەرنجی ڕاکێشام هەژاریەکی زۆر توند لە هیندستان هەیە یعنی خەڵک ئەبینی بە پێی پەتی ئەڕوە من مناڵم بینی و ینی دوو مناڵکە یەک عایلە بوون بە هەردووچیان یەک جلیان لەبەرا بووە ئەوە نییە بلوس و بیجامە یەکیشیان بلوسەکەی لەبەرا بۆی تران بیجامەکەی لەبەرا بووە دووچیان بە پێی پێتی یاریانەکرد لەو ناوە یان خەڵکت ئەبینی کە خانووی نییە هیچ ماڵێکی نییە لەسەر ئەو جادەیە تەنانەت لە ناوەڕاستی نیو دەلهیە کە خەتی میترۆکە بەرز ئەبەوە لە شوێنێکە تەقاتوعێک بوو کۆڵۆمێکی گەوری لێبوو لێ بینیم عایلەیەک ئەژین کابرا هەر ئاوە کۆمەڵێک جوێنی هێناوە بەو دەورەیە بەیەکیەوە بەستووە و لە ناوە ژنێک و سێ چوار مناڵ دیار بۆ خۆشی دانیشتە و زگەرەیە کێشا لەبەر دەمی خانووەکەیە کە بەسا بۆ خانوو ژیانی بوو باش ئەمە ینی بەو شێوازن بەس هۆکار چی لە ڕووی تووبیەوە ئەوەندە زیرەکن ینی زۆرێک خەڵکان لە وڵاتانە ڕۆکەنە ئەوێ بۆ چارەسەر هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە ینی لەو جانبیان وڵاهی وڵاتێکی گەورەیە هیندستان خەڵکی دەوڵەمەند و ڕاقیشی تایە بەڵام زۆرینەی خەڵکەکەی فەقیرن هۆکارەکەشی دینە لەوانەیە نتوانین باسی بکەین بەڵام لەلای ئەوان تەبەقیەت چینایەتی هەیە لە ئاینە ئەوەی کە فەقیر بوو هەر فەقیرە بعضێ کەس هەیە ئەڵێ من لەو تەبەقەیەم کە ئەبێ بەردەوام کۆچەری بم لە شوێنێکا جێگیر نەبم بەڵام زۆرن ئیتر خەڵکی زیرەک و بەتواناشیان تایە و وەلایەنی پزیشکی زۆر گەشەی کردووە و تا ڕادەیەکیش هەرزانە خەڵک پێم وایە ئەو دوو هۆکارەیە کە زۆرتر ئەچێ بۆی ئەو وڵاتانەی کامووی گەڕایی ینی یەکی لێت بپرسێ بڵێ کاک تۆ بۆ کوێ گەشت بکەم پێت ینی پێت باشە بۆ کوێ گەشت بکات بگەڕێت هەرچەند هەر کەسە لەوانێ بۆ مەرامێک گەشت بکات بەڵام ئامەتەنەوانەی کە بینوتنە وڵاتانە کامیانە زۆر پێ جوان و پێ خۆش بوو وەڵاهی من ئەڵێم بۆ هەر شوێنێ گەشت ئەەکەی بیکە چونکە لە هەر شوێنێکا تایبەتمەندی خۆی هەیە تەنانەت بۆ ئەفریقیا کاڵێ وڵاتی زۆر فەقیر و ناڕەحەتی تایە سۆماڵ مەسەلەن چۆنە لە هەموو شوێنێکا تایبەتمەندی ئەدۆزیتەوە بەڵام تۆ ئەگەر بۆ خۆشی گەشت بکەی بۆ جوانی گەشت بکەی بەڕای من تورکیا یەکێکە لەو وڵاتانەی کە لە جیهانە وێنەی کەمە تەنانەت من ئەوروپا گەڕاوم لە زۆر وڵاتی ئەوروپی خۆشترە هەم ئێمە ئەڵێن ئەوروپا کە ئەڵێن ئەوروپا یەکتر وا ئەزانین بەهەشتە وا ئەزانین بەڵام خەڵکی وەکو ئێمە خەڵکی زۆری ئەوروپیەکانیش دێنە تورکیا بۆ گەشت باڵە بێگومان یعنی هەر وڵاتی زۆر تەبیعین بەڕاستی من کە چوومە فینلەندا کە چوومە نەرویج ئەڵمانیا نەبێت تۆزێ فراوان و گەورەیە و مەزاهری شارستانی زۆری پێوە دیارە بەڵام بەڕاستی وڵاتانی تر ئەسکەندەنافیەکان بە تایبەتی وڵاتی زۆر ئاسایی و تەبیعین یعنی هەر لە سەعات 6 ئێوارەوە هیچ کەسێ نامی لەبەر دەرگاو لەسەر جادەش چۆڵ هۆڵ ینی جادەیان جادەی تەبیعیە ینی وڵاتێکی زۆر ئاساییە مەبەستم لە چییە تورکیا هەم لە ڕووی بوونیەی تەحتیەوە هەمیش لە ڕووی گەشە پێدانی گەشتیاریەوە شتی فەراهم کردو بۆ خەڵک یعنی تۆ بۆ هەر شوێنێک ئەچی پەکی هیچ ناکەوێت بەس لە ئەوروپا لەوانەیە لە شوێنێکا بۆ دەوەیەک ئاو گیر بخۆی دەستن نەکەوێت کۆمەڵێک ڕێسا و یاسا و نظامدانراوە تۆ ئەبێ بچی پەیڕەوی ئەوە بکەیت جاری وایە کە تۆ نەشارەزابی لەوانەیە نەتوانی شتێکت دەستکەوێت لە شوێنەکە بەڵام لە تورکیاوانیە هەم خۆشە وەکو سروشت هەمیش بەڕاستی هەموو وەسائلێکی
فراهم کردووە بۆ خەڵکی گەشتیارن. جا ئەوەی کە گرنگە لە مەسەلەی گەشتە ئینسان ئەبێ ئامانجێکی هەبێ، هەدەفێکی هەبێ، ینی هەدەف تەنیا کات بەسەربردن نییە. لە لای من بەعنی بە تایبەتی من لە هەموو شوێنێک سەیری جیاوازیە کولتوریەکان ئەەکەم. تەنانەت من کە چوون بۆ ئەوروپا کۆمەڵێک تەسەورات و بیر و بۆ چوونم هەبوو بەرامبەر بە ئەوروپا کام و کەسێک هەیەی لە شەرق پێشەوەی بیبینێ هەندێکی زیاتر چەسپا لەلام وەکو ئەوەی کە ئەو وڵاتانە لە ڕووی کولتوریەوە وڵاتی فەردن تاکە کەسن کۆمەڵگانین ئەنی کۆمەڵ ئەتوانی وەسفی بکەی بڵێ کۆمەڵە کەسێکن بەیەکەوە ئەژین بەس هیچی پەیوەندی بەسەرەوەی تریەوە نییە هەر کەسە بۆ خۆی ئەژی لە ناو خودی خۆیان ئەژی. ئەوە لە هەندێک ڕۆ ڕەنگە باش بە کولتوری تاکگەرایی بەس زۆر ڕۆچوونتیایە مرۆڤ لە مرۆڤ بوون ئەشواتەوە. ئێمە بۆیە مرۆڤین کە هەمومان بەیەکەوە لە کۆمەلگایە بژین کە کۆمەڵێک بەهاو قیم هەیە لە ناو خۆمانە پەیڕەوی بکەین. بەڵام کاتێک تۆ ئەچی بۆ ئەوێ ئەو تاکگەراییە ئەبینی ئەو فەردانیەتە ئەبینی زۆر ڕۆچووە مرۆڤی کردو بە مرۆڤێکی زۆر سادە کە تەنیا بە دوای تێرکردنی ئارەزۆمادیەکانی تاکی خۆیەتی خودی خۆی حەقی نییە بەسەر نەباوک نەدایک نەکە سوکار نەدراوسێ نەوڵات نەمیلەت. لەبەرەوە ئەوە یەکێک بوو لەو شتانەی کە ئێمە باز ئەکرا بەڵام زۆرتر بینیم لەوێ کە وای کردووە مرۆڤ لەو مرۆڤە گەورەیەدا تا بڕندرێکە خوا دروستی کردو بریتە لە جەستە و لە ڕۆح ئەوان ڕۆحیان هەر ئیهمال کردووە نازانن ڕۆح چییە تاکە شتێک کە لەوێ بتوانن تۆزێک لایەنی ڕۆحی خۆیانی پێ تەغزیە بکەن ئەو مەشروبەیە کە ئەیخۆنەوە لەبەرەوە بینی مەشروب لە زۆر شوێن ئەخۆنەوە زۆر بە بەربڵاوی سبب ئەوە نییە کە زۆر پێشکەوتون و زۆر مسەقەفن و زۆروان و زۆروان نە ئینسان کە لایەنی ڕۆحی تینوو ئەبێ برسی ئەبێ ئەگەڕێ بە دوای تێرکردنیە بە پێویستیە مادیەکان ناتوانانی تێریکەی ئەبێ ئیلا ئەو پێویستیانەی کە پێویستی ڕۆحین ئەوانیش ئەوان لەبەر دەستانە ماوە دینیان نەماوە بڕۆیان بە ڕۆژی دوایی و ئەو لێپرسینەوە ئەو بەها ئەخلاقیە جوانانەی کە ئێمە پەیڕەویان ئەەکەین چێژی لێ ئەبینین تەنانەت بەخشین ئێمە چێژ لە بەخشین ئەبینین لە ڕووی نەفسیەوە کاتێک کە پارێگە بەخشین ئەوان ئەوەشیان نەماوە لە بەروی هەموو شتێک مادێ لەلای ئەوان لەورە تاکە ڕێگا ئەوەیە کە خۆیان سەرخۆش ئەکەن بۆی تۆزێک ئارامی و ئاسوودەی ڕۆحیان ینی بۆ بێ ئەوەیەکێک لەو شتانە بوو کە سەرنجی ڕاکێش کاک زۆر بۆ پێیەکە وڵاتانەش بینیوە لە وڵاتی خۆماندا هەندێک لایەن یاخود گروپێک شوێنێک دەیەوێت کۆمەڵێت چەمکی نامۆ لێەوە هاوردەی کولتوری ئێمە وڵاتی ئێمە بکە جنابیشتا پێمە بەچەند ئەڵلقەیەک بەستان لەو چەمکە نامۆیانە کردووە بۆ کولتوری ئێمە گونجاون و ئەگەر ئەو چەمکە نامۆیانە جێبەجێ بێت لە کولتوری ئێمەدا کۆمەلگای ئێمە بەرەو هەڵۆشان دەڕوات چ کۆمەلگایەکمان لێ دروستێ بێت وردە و دەگەر ئاوا بەشاد لە شازەکان جێبەجێ بێت لەوانە جێندەر ئەو ڕەگەزخوازی زۆر شتی دیکە ڕاستە بەڵێ بێگومان ئەوروپا و ئەمریکاش تەڵعاً کاڵێن ڕۆژ ئاوا هەردووکیان بەیەکەوە نزیکەی 100 ساڵێک زیاترە کە ڕێڕەوێکیان گرتووەتە بەر ڕێڕەوی تاکگەرایی و عەقڵگەرایی مادی و ڕووکردنە دنیا ئەمە کۆمەڵێک شتی پێبەخشین ئەویش ئەوەی کە لە ڕووی تەکنۆلۆژی و زانستەوە پێشکەون بەڵام لە ڕۆ مرۆڤایەتیەکەوە دواب بکەون چونکە ئێمە جەدەلیەتێک هەیە ئەگەر پێش ئەوەی باسی ئەوە بکەم ئەو چەمکانە ئەو چەمکانە بەرهەمی ئەو پێشکەوتن و تەتەورەیە کە ڕوویداوە لە ڕووی عەقڵی و فکری و بیرکردنەوەیان کە ئیجابی نییە بەرەو سەلبی بردون لەلایەنی تەکنۆلۆژیاوە بەڵێ پێشی خستون بە لەلایەنی مرۆڤایەتیەوە دواکەوتون ئەو مرۆڤە گەورەی کە لە سەردەمی مۆدێرنەیە هەبوو مرۆڤێک بوو سەنتەری هەموو جۆرە بیرکردنەوەیکی ئەوروپی بوو یعنی ویستویانە تەنزیر و تیۆر بۆ هەر شتێکدا بنێن گەڕاونەتەوە بۆ سروشتی مرۆڤایەتی ئێستاوە نەماوە ئێستا تەکنۆلۆژیا هەیمەنەی بەسەر هەموو دنیاە کردووە بیر لەوە ناکرێتەوە ئەم مرۆڤە چی لێ بەسەریت چونکە مرۆڤ لە چەقی گردون خراوەتە دەرەوە ئەوەی کە جێگای کردوێتەوە مرۆڤێکی مستەهلیک و بەرهەمهێنی ینی مرۆڤ لە ئەوروپای ئێستا چۆن سەیریەکرێ تەنیا دوو وەزیفەی هەیە ئەوژێکیشیان بەرهەمهێنان لە ناو کارگەیە یەکێکیشیان بەکاربردننی ئەو کاڵاوشتومەکانەی کە هەیە ئەژینا ئەگەر سەیری پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان بکەین چێ ئێستا بە دوای ئەوە ئەگەر ڕێعایە تەکنۆلۆژیا زەرەری داوە لە مرۆڤایەتی یاخود قازانجی بە مرۆڤ وەکو خودی مرۆڤ گەیاندووە ڕاستە کۆمەڵێک شتی بۆ ئاسان کردوین بەڵام زەرەری زۆر گەورەشی لێداوین هەر تەکنۆلۆژیا چەکی ئەتۆمی بەرهەمهێناوە کە بە 1/5 ئەتوانی بە ملیۆنا مرۆڤ لە ناوبەری ڕاستە هەر ئەو زانستەی کەوای کردووە
آیپاد و مۆبایل و وەسایلی ئیتصال لە بینی ئێمەیە ئاسان کاریمان بۆ بکە هەر ئەوە وای کردووە کۆمەڵک زەرەر و زیانی زۆر گەورە بەجەستە و دەرونی مرۆڤ بگەێنێ لەبەرەوە ئەوان لەو لایەنەوە لی ناکۆڵنەوە تەنیا هەموو غەمیان ئێستا بریتە لە کەڵەکەکردنی قازانج ئینتاجی سۆر بەکاربردننی زۆر ئەم تەکنۆلۆژیایی کە باسی شکریانی زۆر جار لە ڕێگەی ڤیددیۆ لە ڕێگەی کۆمەڵشتەوە ینی کۆمەڵە چەمکی نامۆ ئەیانوێ ئەوە لێ بکەن مونەیەکە بۆ باسکەم کە زۆر لەم چەند ڕۆژەیە داڵێکی بچووکم هەیە 4 ساڵە سێری کارتۆنێکیە کرد لە یوتیوبە ینی خێزانم ئینگلیزیەکەی زۆر باشە تێگەشلی هەستمان کرد کە باس لە هاوڕێگەز خوازیە ینی ئەم دوو کارتۆنەر دووکیان پیاون باوەشەکەن بەیەکە و لە شوێنێکە ئەخەونانی هەستمان بەم شتە کرد جام بەبەستم چییە ئەها لەوێەوە ئەیانەوێت ئەمە بۆ خۆیان حتممە دەزان کە لای ئێمەش ئەمە گرنگی پێدرێت و سێرەکرێت و ئەوانە ئیتی نەمانێژ ئەنی سێری ئەمە بکرێت جامە بەسم چێ هەر لە کارتۆنێکی بچووکە کە لە ڕێگەی تەکنۆلۆژیا و ڤیددیۆیەکە و دێت هاوردەی ئەم کولتوری ئەمە ئەکرێ ڕاستە بێ گومان ئەوە ئێستا لە مناڵەوە ئەوان دەستیان پێ کردووە ئەم بەهایانە طبعا بؤرە و خاڵی سەرەکی ئەوە بریتی بوو لەو جیاوازیە جێندەریەی کە لە ئەنجامی ئەو تاکگەرایی باسم کرد ئەوروپا بڕوای پێهێنا زۆر ڕۆچوون لەوەی کە تۆ مرۆڤێکی خۆت خاوەنی خۆتی هیچ خوایەک نییە تۆ تەوجیه بکە کۆمەلگا نابێت تۆ ئاراستە بکە خێزان نابێ بەسەرتا زاڵ بێ لەلای ئێمە زۆر جار خێزانەکان یەنەوە خێزانە شەرقیەکان ئەڵێن نامێرین هیچ بە مناڵەکانمان بڵێن کە یەکسەر تەلەفۆنێکا بۆ پۆلیس و یەت ئەیبا ئەو مناڵە ئەوە لەبەر مافی مناڵ نییە لەبەر ئەوەیە ئەو مناڵە ئەبێ بێتە کوڕی ئەو سیستمە کوڕی تۆ نییە وەکو خێزان تۆ ناتوانانی هیچ تەوجیهێکی بکەیت ئەو سیستمەی لەو وڵاتەیە ئەبێ ئەو پەروەردەیکە ئەو تەوجیهی بکە ئەنجا ئەوان هیچ مەرجعیەتێکیان نەهێشتێتەوە بەڕاستی ئەیانەوێ ئەو مرۆڤ خودی خۆی سربەست و ئازاد بێ چۆن بیەوێ ئاوا هەڵبژاردەکانی ژیانی هەڵبژێرێ یەکێک لەوانە ئەڵێن تۆ ڕاستە خوا خەڵقی کردووی ناڵێن خوا ڕاستە تۆ لە دایک بووی بە نێر یاخود بەمێ بەڵام مەرج نییە لە ناخی خۆتە تۆ نێربی یان مێبی تۆ ئازادی لەوەی کە دوایی گەورە بووی هەم سروشت ئەوان ئەڵەن کە خەڵقی کردووی بەو شێوەیە هەم کۆمەلگا پێت ئەڵێ تۆ نێری ئەڵە تۆ ئازادی لەوەی کە ئەوە ڕەتکەیتەوە بۆت هەیە لە ناخی خۆتە بڕیار بێ بڵێ نەخێر من ڕاستە ئاوە خەڵق کراوم ڕاستە کۆمەلگا پێم ئەڵێ نێر بەس من حەزم لێ مێ بم بمێ بڕۆ جێندەری خۆت بگۆڕە ڕەگەزی خۆت بگۆڕە یان ئەسڵەن حەزت لێتی هەر هیچ نەبی نەنێربی نەمێبی ئێستا هینمان هەیە مرۆڤمان هەیە لەوێ پێی وایە ئەڵێ من نەنێرم نەمێ می شتێک نیم ئینسانێکم و ئەوە لەو تاکگەراییەوە لەوەی کە ڕەتکردنەوەی غەیبیات ڕەتکردنەوەی دین ڕەتکردنەوەی هەموو مەرجعیەتێک کە ئینسان بۆی بگەڕێتەوە لە بڕیاردانیە طبعا بەشێکی فەلسەفەیە کە بڕوایان پێێتی بەشێکیشی ئەو سەرمایەداریەیە کە ئێستا بەربڵاوە لەوێ و پێی وایە ئەگەر ئینسان وەکو تاک خۆی بە تەنیا ژیە ئاسانتر ئەتوانی تەوجیهکەی بەرەو شوێنێک بە یەک ڕیکلامی بەسیط ئەتوانی ملیۆنان خەڵک ڕوو پێ بکەیتە شوێنێک وەکوی کە ئێستا هەیە چونکە خێزانێکی نیە ئێستا ئێمە کە بڕیار ئەین لە کۆمەلگای خۆمانە ئاچین لەگەڵ خێزانەکەما کۆبینەوە ژن بێنم فلان کەس بێنم نەیهێنم فلان سیارەیە بکڕم ئەمەوێ یعنی لەشتی زۆر بەسیتە ئێمە خەڵکیشی تر بەشداری پێەکەین کەواتێمە مەرجعیەتێکمان هەیە لە بڕیاردانە ئەو مەرجعیەتە کۆمەڵی قیەم و بەهای هەیە ئەو بەهایانە ڕەنگ ئێنەوە لە هەڵبژاردەکانی ئێمەیە بەس لە ئەوروپا و لە غەربا ئەوە نەماوە هیچ کەسێک هیچ بەهایەکی نییە تەنها بەهای خۆی نەبێ خۆی خاوەنی هەموو شتێکی خۆیەتی لەبەر ئەوە کەس بەشداری پێ ناکە لە بۆ ئەوەی کە کاریگەری سەرمایەداری لەسەر ئەوە جاری وا هەیە لە مودەی 1 سەعاتە کاڵایەک جۆرێک لە کالە ئەهێنرێتە ناو میدیا و سۆشیال میدیا و ڕیکلامی بۆ وەکرێ هەر بە ئۆنلاین لە ماوەی 1 سەعاتە هیچی نامێنێتەوە ئەوە ئێمە لای ئێمە دیراسی ڕیکلام با بکرێت تا چەند ڕیکلام تەسیری هەیە لەسەر مرۆڤەکان تا ڕادەیەکە بەڵام زۆرینەی زۆری خەڵک بەهایتری هەیە کە بۆی ئەگەڕێتەوە ئەبێتەوە هۆی بڕیاردان ڕاستە کاک زۆر لە کوێی ئەو قسانەی کە جەنابەت ئاماژەت پێک من بیرم لەوە کردەوە کە ئەمە بکەینە کۆتایی قسەکانمان ینی هەمیشە ئەبێ ینی سوپاسگوزاری خۆی باڵا دەست بین کە بە ئاینی پیرۆزی ئیسلام بەسەری کردوینەتەوە ئێمە خوڵقاوین بۆی کە پابندی بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەم پابند بوونەمان ئەم
بازنەیە کە لە نێو ئاینی پیرۆزی ئیسلام داین هەرچەند لەوانەیە بۆ شاز لە شازەکان دەقا و دەق پابەند نەبین هەموو تاکێکمان وایە بەڵام هەرمای دڵخۆشیە خێزان دایک باوکمان هەیە خزمەتیمان هەیە دووری لەم کولتور و لەم شتە نامۆیانی کە ئەوان هەیەە یعنی بیرەکەی تۆ خوا نەخواستە زۆر قورسە بۆ تۆ بۆ نەبرایەکە کەسێک داوڕەگەس خواست بێ ینی قوبوڵی ناتوانانی قوبوڵیکەی ئەمە تا چەند ینی بەهایەکی جوانەکە ئێمە الحەمدلله لەم کۆمەلگای ئێمە و کۆمەلگایەکی ئیسلامی مەڵێ ئێمە کاتێک کە بەراورد ئەەکەین لە نێوان کۆمەلگای خۆمان یاخود کۆمەلگا شەرقیەکان و کۆمەلگا ڕۆژئاواییەکان بە زۆری خەڵکی ئێمە ئەو شتانە ئەبینێ کە ئێمە نیمانە لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە ڕووی سیستم و نظام و ئیدارەدانەوە کاوانشتی زۆر باشن لە ڕۆژئاوا هەن بەڵام شتەکانی خۆمان نابینێ ئێمەش کۆمەڵێک بەهاو کۆمەڵە قیەمی زۆر گەورەمان هەیە کە لە لای ئەوان وونە لای ئەوان بە پارەیەکی زۆر ئەیکڕن یعنی ئەو بەهایانە سەرچاوەکەشیان ئاینە بە دەرەجەی یەک دواتر کولتوری کۆمەلگا شەرقیەکانە یعنی لە هیچ شوێنێکی ڕۆژئاوایە نابینی 20 کەسی خزمی یەکتری بەیەکەوە کۆ ببنەوە و دڵی یەکتری بنەوە هەر بۆن مونە لە کاتی لە دەستدانی کەسێکی ئازیزمانە ئێمە بینین چەندین خەڵکیت بە دەورتا و دڵت ئەیاتەوە و دەستبارە لەگەڵا ئەگرێ ئەوە لە ئەوروپایە نییە کابرا جاری وا هەیە ئەمرێ مناڵەکەی و ماڵ و مناڵەکەی ئەسڵەن پێی نازانن ئەگەر ژنومێردێک بن یاخود دوو کەس بن بەیەکەوە بژین لەبەر دەمیا ئەمرێ و تەلەفۆن ئەکا بۆ شارەوانی وێن ئەیبەن و کەسێک ناچێ بۆ لای هەر دڵی باتەوە ئەوە ڕاستە ئێمە کۆمەڵێک شت هەیە نیمانە بەڵام بەڕاستی کۆمەڵێک بەهای زۆر جوانمان هەیە کە ئەو بەهایانەی ئێمە ئەگەر پیادە بکرێن لەگەڵیشیا بەها باشەکانی ئەوان و یاخود نەتیجەی خیبرە و ژیانی ئەوانیش بهێنین بۆ خۆمان ئەوە شتێکی زۆر باش پێشکەش ئەەکەین زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئیسماعیل بەرزنجی لە پۆدکاستی ئەمجارە لەگەڵمانداوی سپاس کە ئەم دەرفەتت بێن بەخشی زۆر سپاس بۆ زەناویشت دەستە خۆش بێ زۆر سپاس خۆشەویستانم لە تا پۆدکاسێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ